جارێکی تر سڵاتان لەبێ خۆشەویستانە چمە لای تەوەری دومی پرۆگرامەکەمان دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی خەڵاتی ڕێزلێنان دەبەخشێتە ئەو توێژەرانەی کە توێژینەوەیان لەسەر ژیان و مێژووی سیاسی هەواڵ مام جەلال کردووە و ڕێوڕسمەکە کە ڕێوڕسمێکی تایبەتی بوو بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە سیاسەتمەداران و هونەرمەندان و ئەدیبان کە لە زانکۆی سلێمانی بەڕێوە چوو و ژمارەیە کەسایەتی دیارتیایدا بەشدار بوون. قسە باسی زیاترەکەین لەسەر هەم دامەزراوەکە و هەم ڕێوڕسم و چالاکیەکە زۆر بەڕێز دکتۆر محەممەد سابیر سەرۆکی دامەزراوەی سەرۆک مام جەلال لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. دکتۆر محەممەد سابیر بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم. چۆن بوو بڕیارتاندا کە خەڵاتی ڕێزلێران ببەخشنە ئەو کەسانی کە توێژینەوەی بێگومان ساڵی پار لە با بڵێین ساڵیادی ماڵاوەی سەرۆک جەلال تاڵەبانیە کە لە بەغدا بریارمان ناکە لە بەغا بکرێتوە لەبەرەوەی بەغدا پایتەختی عێراق و مام جەلالش ماوەیەکی زۆری ژیانی لەوێ بەسەر بردووە و بەغداش کە پایتەختی عێراقە هەموو ئەحزابی سیاسی و کەسایەتی ئەوانە برادرانی مام جەلال لەوێن لەبەرەوە وامان بە باشزانی کە هەر ساڵە ئەو یادە لە شارێک بکەین. ئەم ساڵ لە شاری کەرکووک کردمانەوە ساڵی پار لە بەغدا کردمانەوە ساڵی پێشوو تریش لە هەولێر کردمانەوە ساڵی داهاتووش لە سلێمانی یکەینەوە. پێمان وا باش بوو لە سەروبەری ئەوەیە دامەزراوەی بەحر العلوم هەیە سەماحەتی بەحر العلوم یەکێ لەو کەسایەتی عێراقیانە بوون. مام جەلال زۆر نزیک بوو لە مام جەلالەوە زۆر هاوڕێی مام جەلال بوو. من چەندین جار لە لەندەن لە شوێنەکانی کە لەگەڵ بەحر العلوم مام جەلالە کابرایکی زۆر قسە خۆش بوو. طبعا ناگاتە بڵێم بۆ قسە خۆشی و ئەوشتانی مام جەلال بەڵام ئەویش یەکێک بوو لەو کەسانی کە ئینسان هەر حەزێکە لەگەڵ یادا بنیشێ. طبعا کوڕەکەی دکتۆر ئیبراهیم بەحر العلوم کە وەزیری نەوت بوو ئەو سەرۆکی ئەو دامەزراوەیە پەیوەندی ئەمان لەگەڵ یەکا کرد هەم ئەیناسم وقتی خۆی کە وەزیر بۆ چوومەتە ئەوێ و تەقڵاوێکی ئەومان هەیە ئەومان کرد کە یاداشتێکی لە یەکگەشتن لە بینی هەردوو دامەزراوەکەیە ئیمزا بکەین چونکە تقریبەن هەرچەند ئەوان ناوی خێرخوازیان پێوەیە ئێمە خێرخوازیمان پێ نییە بەڵام لە ئەهداف و لە ئاماجەکانە زۆر لە زۆر شتەوە لە یەکەوە نزیکن و مام جەلالێژ ئەو دامەزراوەیە وەکو هینی خۆی ئەمڕۆکەش کە ئەو گردە فیلمی کە چەند دقەیەک بۆ پیشانمانە ئەوە پیشانە کە مام جەلال بۆ کردنەوەی دامەزراوە حتا تەکالیفی تقریبا من نامێن ژمارە بڵێم بەڵامەوە مام جەلال تەکلیفی ئەوەی کردووە ینی لە جەفی ئەشرەف کە چۆ کردێوانێ و پێیان اقتراحیەوەیان دکتۆر ئیبراهیم بەحر العلوم اقتراحیەوەی بۆ کردم کە ئەم ساڵ پێویستە مام جەلال بەڕاستی تا ئێستاشی مام جەلال شتێکی وای تۆ بۆ نەکراوە حەقیقەت دەڵێن ینی ئەمە چەند ساڵێکە و خەریکی چالاکین هیوادارین لە پاشە ڕۆژە زیاتری گەشەی پێ بدەین. ئەو اقتراحیەوەی کردکەوە کۆربەندێکی تایبەتی بۆ مام جەلال یەکەم کۆربەندی نیشتیمانی بۆ مام جەلال لە هند کرێتەوانێ لە نەجەفی ئەشرەف کرێتەوانێ سەبارەت بەوەی کە ئەواندا نووسینگەی دامەزراوەکان لەوێ زانکۆی شیشیانەوە بەناوی زانکۆی عالەمەی نەوانی و بەم شێوێ هەم بۆ مام جەلال هەم بووە با بڵێین ڕێکخراوەکە ئەوان هەم بۆ ئێمەش ئێمە بریارمان نابوتوان زۆرمان پێخۆشە و ئێمە بابەیەکەوە بیکەینەوەی ئەو ملتەقای یەکەمی مام جەلال ئەوە بوو. ئێمە لە سێمان هەموو ساڵێک بڵێن 3 ئۆکتۆبەر ساڵیادی ماڵاوەی مام جەلالە نائەکرا لە عینی ڕۆژە چونکی ئەوان ماڵاوەیەکەمان دانابوو لە بەغدا بکرێت لە بەغدا کرێت لە عینی ڕۆژەکەن لەبەرەوە کردمانە چواری مانگ چون ئەو ملتەقایمان کرد و ملتەقایەکی زۆر سەرکەوتوو بوو
وەکو ئەمڕۆکە شەر باسن ئەوم کە دەوری زیاتر لە 37 توێژەر بەشداریان تیا کرد لە کەسایەتی سیاسەکان بەشداریان تیا کرد و ئەو بەرهەمی ئەو توێژینوانە و ئەو ملتەقایە کراوە بە کتێبێک لەسەر مام جەلال و توێژینەوەکان هەمووی و بڵاو کراوەتەوە. ئێمە مانگی پێشووتر لە 20 مانگە لە 21 نوێە لە بەغدا بووین لە بەغدا کردمانەوە ئەم مناسبەتێکی ئەمڕۆ لێرە کردمانەوە لە ئەوانیش طبعاً بێگومان هەم دکتۆر ئیبراهیم بەحرالعولوم و هەموو کەسەکان و کەسایەتیەکان و لە بەغدا و بەڵام بەداخەوانێ نەتوانرا کە هەموو توێژەرە لە جامیعەکانی کوردستانی شەوانێ ئەوانیش بەشداری بکەن. دکتۆر بێگومان مێژووی خەباتی سیاسی هەواڵ مام جەلال و کاری دیپلۆماسی هەواڵ مام جەلال هێندە فراوانە کە ئەشێ چەندین توێژینەوەی لەسەر بکرێت. جا توێژینەوەکان سەبارەت بە چ لایەنێکی سەیرکە ئەمڕۆکە یعنی ئەوانە و توێژینەوە کرا بە 3 تەوەرەوانە لە 3 تەوەرە. تەوەری یەکەم مام جەلال و هاوڕێکانی و هاوڕێی خەبات و تێکۆشان و ئەوانەی کە بە درێژای ژیان لەگەڵیا بووە کە ئەمە 7 توێژەر ناتکار کردەوە. لەوانە عەبدولمەمەدی قسەی کرد بڵێن یوسف زەزانی خۆمان قسەی کرد یانی ئەوانەی کە زۆر نزیک بوون ئەوە 7 توێژەری ڕێک کە لە متەقاکەیە قسەیان لەسەر ماجای کردوون. جا قسەکانی ئەوان و هەموو شتەکانی کە کراوە بە دۆکۆمنت کراوە و لەو کتێبەیە بڵاو کراوەتەوە. ئەمە تەوەری یەکەم و تەوەری دووهەمێ برێتی بوو لەوەی کەوا لەسەر مام جەلال لە ڕووی ئەوە کە حکومدارێتی حکمەتی مام جەلال چی بووە لە چۆن حکومدارێتێکی ڕەشید لە عێراقا لە عێراقێکی دیموکراتیە و ڕۆڵی مام جەلال چی بووە لەوەی کەوا ئاشتەوایی لە ناو پێکهاتەکانە بکە و چێژەکان حەل بکات و لەو بابەتە ئەمەش دەوروبەری 18 توێژەر بەشدار بووە هەموو لەسەریان بووە. تەوا توێژەرەکان قسمێکی ئەوانەی خۆمان بوو کە ئیمڕۆکا بوون جامعەکانی خۆمان و لە کەرکووک و لێرە و لە شوێن جامعەی گەرمیان و هەموو ئەو توێژەرەوانە لە جامعەی بەغدا و جامعەکانی تر مووسڵ و هەموو ئەوانە بەشداریان تێکردیانی هی ئەوان زۆر زیات توێژەرەوەکانی ئەوان زۆر زیاتر بوو لە با بڵێن توێژەرەکان جیاوازیان هەبوو بەڵێ هەر کەسە بە جۆرەی هێن. مام جەلال چۆن ئەو لە پاش ئەوەی دانەساندنی لەگەڵ کردووە شناسی بادا کردووە ئەو شتە بەسەر هاتانێک کە بەسەر مام جەلال بووە لە مەواقیفە زۆر سەختەکانە هەموو توێژینەکان لەسەرەوە بوو. اینجا خۆی لیژنەیەکی پێشەوەش ئێمە لیژنەیەکی هاوبەشمان دروست کرد بۆ ئامادەکردنی ملتەقاکە. ئەوە ئەمڕۆکە دەوروبەری 10 کەس لەو هێنانێک کە لە لیژنەی ئامادە دەکردن و ئەوانش خەڵاتمان کردن و لەوێ بەشدار بوون. اینجا لە جامعەی بەغدا و لە جامعەکانی ترەوە ئەوانش ژنێکی تایبەتیان هەبوو لە دکتۆرەکان و لە کادمیەکان و لەشتانە و ئەوانە چەندین مانگ پێش ئەوە هەموو توێژینەوەکان دراوە بەو لەژنەی ئامادەکردنە و هەموو مەسن خۆم سەیرم کردووە مەسەرەن دکتۆر بەحرالعولوم هەموو لە ئاکادمیەکان و لە ئوستازەکان و لێرە و لەوێ ئەو توێژینەوانە هاتووەتە بەردەستی ئەو لیژنەیە ئەو لیژنەیەش بڵێن پێداچوونەوەی بۆ کراوە گۆڕانکاری تیا کراوە شتی تیا کراوە اینجاکو لەو هینان کراوە. زۆر باشە. دکتۆر سەرجەمی توێژینەوەکان ئاماژەت پێ کرد کە لە دوو توێی کتێبێکە بە زمانەکانی کوردی و عەرەبی یان ئێستا عەرەبیە ئەیشکەین بە کوردی چاپیشی ئەەکەینەوەنێ و لە داهاتووشە ئەیشکەین بە ئینگلیزی ینی ئەوانە بەوە لە بەرنامەمانەوە سەرکو برینسا دیداری تەمە ڕەنگە بخوێنی بێتەوانێ لە پێشەوە بە کوردی کاک سەڵاح ڕەشید هێنی کردووە کردومانە بە عەرەبی کردومانە بە ئینگلیزی کردومانە بە تورکی کورد ئەوە خەریکی شینەوە نەزان برادێکە لێرە پەیوەندی باشە لەگەڵ نوێنەرتان لە تاران و ئەوانە ئەوە دەوری 6 مانگە داومانە پێی کە تەرجمەی بکەن و بەڵێ بە زمانی فارسیش بڵاوێت بەڵێ بە زمانی فارسیشەوە ینی کەواتە ئێستا ئێمە کوردیەکەمان لە بەردەسایە عەرەبیەکەمان لە بەردەسایە ئینگلیزیەکەشمان لە بەردەسایە تورکیەکەشمان لە بەردەسایە.
ئەمە تەنها ئەو توێژینەوەی کە لەم ساڵدا پێشکەشکراون یان ساڵانی پێش ئەوە دیداری تەمەنە کتێبەکەی مان جەلالە بەڵام ئەم توێژینەوە شتانە ئەمە کتێبە جارێکان باسی توێژینەوەکانەکە ئەوانە ئەوەی سە بە عەرەبیە ئەشیکەین بە کوردیش و ئەیکەیش بە ئینگلیزیش وەختێوێت بەڵام هەرەیکەین ئەوانە مەسەن بۆ نمونە ئەمسە بە تەمای مرتەقای دووهەم کۆربەندی دووهەم لە جامیعەی بەسرە بکەینەوانێ ئەوە ئیشمان بۆ کردو ئەوانە بەڵام حەز ناکەم زۆر خەڵکانی ئێمە ینی بەتایبەتی ئەو وەزیر و شتانە نازانم بڵێم چی وەزیری تعلیمی عالی چەندێک 4 مانگێک هەموو کتاب و شتمان کە منەظەمەکەمان هی هەردوو لامان داوە پێکە چی ئەمانوێت تەنها موافقەتێ بکە کە ئەو ملتەقایە لە جامیعەی بەسرە کرد هیچمان ناوێت لەو هەموو شتی خۆمانەیکین لە برین لە خۆ ئامادەکردنەوە لە پارەوە لە هەر شتێکەوە هیچ شتێکیانە تەنها بڵێ باشە موافقم کە ئەو کۆربەندەکە چێتە ئێستا بۆ نمونە شتێکی وەکو سەیر و سەمەر وەزیر بیت و برێ وەڵا ڕەخنە لەوە بگری لە بەرنامەکەی ئەمە یەکسانی جەندەر لە ئومەم متحیدەیە هێنکراوە ئەو تێزە کە یەکسانی لە بینی ژن و پیاوە ئەوە کراوە لە هەموو دنیاە شتێکیە وەڵاوە نەبواە لە هینەکەتان وایە لە پرۆگرەمەکە پەیڕاوکەمان نییە پەیڕە و پرۆگرامەکەمەکەیە خۆی ئێمە قەیناکە خۆمان جۆلال بڕوای تەواوی بۆ خەباتی بۆ کردووە ئەنوایی خۆتان باشە زانن هەم کۆڕی بۆ گرتووە هەم لە هەموو قسەکانە لە هەموو شتەکانی ئێمە ئەتوانین لە بیر و باوەڕەکانی ماجۆلال لابین ناین بۆ کەس لای ناین بنیازن لەکەیە ئەو بەتەما بووین لە مانگیا بکەین لە مانگە دیارە تاکوی سەشێ موافقەتەمان وەرنەکەتەوە بەڵام هەرەیکین ئەوانش هەر بە زمانی عەرەبیە و توێژەرشکان هەر کوردیشی تیا بێت و ئەجنەبی ئەوە بۆ ئەوە ئەجنەبیشی تیا بێت و ئەوانە شتیا بێ بەڵام لەبەرەوەی لە جامیعەیەکی وەکو بڵین بەسرە بیکەین برین زمانەکە بە عەرەبیە بێت لە بابەتە بەڵام توێژەری ئەجنەبیت کرد هیچ توێژەرێکی بیانی هەیە کە توێژینەوەی لەسەر خەباتی سیاسی و زۆریش هیوادارم بەڵێ زۆرن یانێگەر هیوادارم کە بتوان ئەوەی سێمار ناوەندێکی ئەرشیفماندانەوە زۆر شتمان کۆ کردوێتەوە یان زۆر دەوڵەمەندە جا بە تەمای ئەوەش بکەین جگەل لەوە ئێمە ساڵی داهاتوو هەم یادی کۆچکردنی مام جەلال لە سلێمانیەکەینەوەە چونکە سلێمانی شاری هەڵمەتی قوربانیەش تاکو هەولێرمان کردووە داویچێ بەغدامان کردووە کەرکووکمان کردووە لە ئەوە ملتەقاکە لە بەسرانە یادەکەی بڵێ یادەکەی خەینە سلێمانی لە جامیعەی سلێمانیە ئیکەین بەڵام لە عینی کاتە بەتەما بووین جگە لەوە ئێمە لە مانگی 4 کۆنفرانسێکی نیونەتەوەیی دامەزراوەکەمان لەگەڵ جامیعەی سلێمانیە و هەروەها بە هاوکاری جامیعە زان کۆکانی تر لەم دەڤەرە کۆنفرانسێکی نیونەتەوەی بکەین لەسەر مام جەلال لە هەموو ڕوویەکەوانێ بۆ ئەمەش هەموو شتێکمان تەواو کردووە بۆ ئەمەش هینێکمان کردووە 12 کەسی ئەکادمی 6 ئەجنەبی 6 عێراقی ینی بە کورد و عەرەب و ئەوانەوە ئەم 12 توێژەرەوەیە یعنی ئەوانە کە سەرپەرشتی کۆنفرانسەکەکەن کۆنفرانسەکەەوەمان داناوە کە بۆ 2 ڕۆژ بێت پانێڵەکان هەموو شتەکان لە شتی جیاوازا بەشی زۆری ئەجنەبیە بێ زیاتر کۆنفرانسەکەن کە نیونەتەوەی بێ وەکو وتم زیاتر خەڵکە بیانیەکانم برادەرەکانی مام جەلال وەکو بڵێن خەڵکانی وەکو تۆنی بلێر وەکو عەلاکولی زۆر کەسن کە ئەوانە بکەین ئەنجا ئەمە مانگی 4 دامان نابوو هەموو پرۆگرامان بۆ حاضر کرد بوو ناوی ئەو توێژەرەوانە بیانەکانمان هەموو داناوە بەڵام سیرمان کرد مادەم یادی با بڵێن هەشتەمینی لە هینەکەینەوانێ لە سلێمانیەکەینەوە کە ئۆکتۆبەرە مانگی 4 وتمان هەردووشی یەکە خەین لەبەرەوە ئێستا ساڵی داهاتوو هەم کۆنفرانسەکە لێرە ئەکەین نیونەتەویەکە هەم یادەکەش لێرە ئەکەینەوانێ ئەو خۆمانی بۆ حاضرەکەین بۆ زیاترەوە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر